بابەت زۆر لەسەر کۆبوونەوەی ئەو بۆ کۆبوونەوەی ئەوڕۆکە باس بکرێت لەوانە مەسلەی ڕەفرەندۆمە، مەسلەی پەیوەندی ئێمە و عێراقا، مەسلەی بارودۆخی ئابووریە لە هەرێمی کوردستان، هەروە ئەگەر کاک قوبات گەڕابێتەوە ڕەنگە ئەویش بەشداری بکە بۆ باسێک لەسەر ئەو سەفەرەی و ئەو ڕێکەوتنامەی کە ئیمزاکرا. من لە ڕاستیدا لەسەر ئەم مەوزوعەش پێم وابوو هەموو لایەک پەلەی کرد، یعنی چاوەڕێکە خۆ هەیەتەکە بگەڕێتەوە حتمما باسەکە و کاتە هەوڵی ئەوە بدەن دەبێ ئێمە هەنگاوی یەکەمی متمانە بگێڕینەوە بۆ لە نێوان خۆماندا ئاگیرە بێ متمانەی بەو شێوە بڕاتن بارودۆخی هەرێمی کوردستان هەر بچووک دەبێتەوە هەر بچووک دەبێتەوە بە نەمانی داعش ئێمەش شتێکی ئەوتۆمان تێدا نامینێ. ئێمە بەستم هەموو هەرێمی کوردستان نەمەقمە بە یەکێتی نیشتیمانی کوردستان، چونکە هەموو هەرێمی کوردستان بۆ بەئسیری دیعایە و پرۆپاگەندەی فەیسبووک و ئەو وەزە و شتانە بێن. ئێمە دانیشین جێڕاگرین قسە بکەین جێمانە ڕابگیرێ باشترە لەوەی کە قسە بکەین و بڕۆین و جێ خۆمان بگرین. و لەم کۆبوونەوە ئەکید باسی هینیش دەکرێت، باسی مەسەلەی هەڵبژاردن و مەسەلەی ئەگەر کۆنگرەج بێتە پێشێ باس